أنا كونجيا أمامي أزوراني أو أمر أمبانيلي جاكات ولا باركاتا فاسي بابتكاني برو مشوقية كانكي فاسي برو مشوقية كان كيو فاسي أنا كين لأنه سيخو ما تشي منزورة سنكين من هي وإذا تنهولي نمبانيلا تيجي بخير نسل ترسكاني جنم وأزور جرماني كلا كل سنة إسا حمانا وبزانين أو جوتياراني ك أم جرمانا مثلا جوركاني جنم إهن تدروا إسا بلاستي بوتا دياردي بوتا باو همو جوركاني كديسا جوتيار كيوجينا وكان ديرا برمانينا بخيرك أزمين طبعا ديرا أمريكا تجا زور نقدر زنابتان باولنس كزور ديرجي كشاوا بلس دكتور علي بروفيسور ديرا بوالي برمومي شوقي رولي ديكولينا وكان في وزن تكنيكي كشتسنيت وكان سجل شيء كشتوكالو زابون بسر برنامجی او کشانی که روبروی توکاره بیت و یافت کلمه بیت و لکولیسانه اگر بتوانی بشویی کلتو کردانی با معلوم که دو دستخوشیه کی دید بود دکتر علی بعلی ساکار کشتی کشت یعنی توضیح زیاده بود دکی باشه چه تکل یکال لکن دیگه دویا زانسیکی بگیره السلام عليكم. طبعا بالبداية رحب بالدكتور عبد الرزاق ودكتور رزقار، يعني نتشرف بحضورهم، ودكتور كارزان هم نضيف عليه. يعني بصراحة بذلوها الكلية والكل القائمين على إقامة هذه الندوة وعمادة الكلية، طبعا ممثلة بالدكتور بختيار ودكتور عثمان. بصراحة الموضوع اللي يخص البذور، اللي يخص الاختصاص، يعني الاختصاص الخاص به، يعني نتكلم عن موضوع مهم. إن طبعا ببور ابو قصيبة عربية، يعني شوية لأن زماني كردي ضعيف، يمكن احتمال الفكرة ناتواني بو يعني ما توصل لكم، فحتى اي يعني ممكن تيكل ان شاء الله ان شاء الله. طبعا تعذرونا يعني ببور ابو ام خالد. بالنسبة للبذرة، تعرفون يعني من نتكلم عن البذور، يعني هي البذرة هي خيط الحياة، خيط الحياة. يعني شلون إنسان، يعني الإنسان هسه بدون التكاثر بدون النسل ما ممكن إنه إدامة الحياة. بالنسبة للكائن الحي، الكائن النباتي، يعني البذرة سيد تعتبر يعني هي خيط الحياة، يعني the thread of life. يعني هاي مسألة مهمة جدا يجب أن نعرفها، لأنه إحنا بدون البذرة ما نقدر، يعني ما نقدر استدامة النباتات والكائنات، خلينا نقول كل الكائنات النباتية اللي هي تعتبر البذرة هي أساس وحدة التكاثر بالنسبة للنباتات. المسألة المهمة إنه إحنا يعني يجب أن نركز على البذور السيد بكل جوانبها. برامجنا يعني اللي كانت بصراحة يعني اللي خلينا نقول بحوثنا تركزت على موضوع البذور، لأن تعرفون مثل ما تكلموا الأساتذة قبلنا، دكتور كارزان، دكتور محمد، دكتور عبد الرزاق، احنا يعني نواجه هسه الظاهرة، يعني حالة مهمة، يعني خلينا نقول ستريس اللي هو الدروث ستريس. يعني تعرفون ظاهرة الجفاف يعني كلش مهمة جدا وملحة، خلينا نقول بالأوقات المستقبل القادم يعني راح تكون، خلينا نقول هاي مسألة الكريتيكال كيس بالنسبة للمستقبل، للفيوتشر، بالنسبة للجنريشن، بالنسبة للأجيال. فإحنا يعني تركيزنا بالبحوث صار إنه إحنا شلون نخلق أصناف جديدة بحيث إنه هاي الأصناف تكون ملائمة للدروث كونديشن اللي تواجهها يعني بالمنطقة، سواء بإقليم كردستان أو سواء بالعراق بشكل عام. وهاي مسألة جدا مهمة. هذا يجي عن طريق الاستنباط البرامج التربية، بلانت بريدنج بروجرام، اللي احنا يعني من ضمنها يعني يعرف دكتور بختيار ودكتور كارزان، احنا منذ 2011 تقريبا سوينا دروس كردن لقل ما مستأراس وما مستفيروز لكلقي خومان كلقي كوليج، سوينا برامج مال تربية، مال جبنا يعني تراكيب ان شاء الله نتائج جيدة، وان شاء الله يعرف دكتور بختيار هسه احنا اكو صنف مقدميه باسم هاي المدينة المضحية، مدينة حلبجة. يعني حتى احنا وفاء لهاي المدينة سميناه باسم وفاء حلبجة، وان شاء الله هسه هو بالطور التسجيل والاعتماد ان شاء الله.
الشيء المهم اللي اريد اركز عليه انه بالعالم كله ويعرفون الاساتذه اللي كملوا دراسه بالخارج، برامج البذور يعني تلقى الاهتمام الاساسي الاول بالعالم. يعني الى مثلا معمل كارجيري بو باكردنوتو، يعني نفتقد الى هذا المعمل. يعني عندنا معمل واحد موجود بيرامجرون، بيرامجرون هذا ما يلم بالمتطلبات. يعني احنا نحتاج في كل منطقه، يعني مثلا هسه احنا عندنا منطقه بوكو جوتي اراكان هسه دانشه، يعرفون يعني هاي البذور يعني لازم تكون مراقبه، لازم تكون يعني عمليات مراقبه. اللي هي شنو نقصد بها مراقبه؟ يعني بالفيلد محصول استراتيجي، لانه تساهم في الغذاء، تساهم خلينا نقول بالبطاقه التموينيه. يعني مساله مهمه جدا بالنسبه، يعني هي انديكيتر بالنسبه للبرودكشن ان كردستان. شكرا جزيلا، واذا عندكم اي كان برزوت يملا بروسي بأزمو كردنا بلان كان باشا ام كورو سيمنارانا بردوام بيت بو اوي بتواني او زانياني كيما همانا للرفقانا نمينه تواني او تجينواني كيما كردومانا بقاتا جي خوي بلان وزارت كشتو قالو سرچاوا آوية كان هسه كم كومل حربي اگان لمانه ياخد هنده بابت هنده كذا خانه شوينواني كا سپۆڕیان نییە. من پێش لە خولیشیاندنی کۆمەڵە فێرخواز کواڵیتیەکەیان لە ئاشەکانە یاخود لە پرۆسەکانە کێشەیەکیان تێکردووە بۆ ئەوەی ئەو مشکلەیە دروست بێت و بەرهەمی تورکی و ئێرانی لە بازاڕە ساغ بێتوانێت. بە کورتی توێژینەوە چیە؟ توێژینەوە پرۆسەیەکە سیستەماتیکە. ئەوە نییە تێستێ بکەی تاقیکردنەوەی بکەی، سیستەماتیکە بەکارهێنانی هەموو ئەو کەنەستانە و سەرچاوانی کەوا لەبەردەستان و بە وردی لێکۆڵینەوەیان لەبارەو بکرێ و بە کورتی نیشان بدرێ ئەنجامەکەی. گۆڕانکاری لە جیناتا کراوە بۆ ئەوەی نیسبەتی ئینتاجی زیاد بێت، بەڵام لە هەمان کاتا کێشەی ترمان بۆ دروست دەکات. ئەمە یەکێک لەو هۆکارانێکەوە ئەتوانین لە ڕێگەی توێژینەوە ئەمانە چارەسەر بکەین. هەروەها بەردەوامی بە پرۆسەی کشت و کاڵ بین، بەردەوامی بە چاندن و بەرهەمهێنانی کشت و کاڵ بدەین کەوە لە ڕووی ئیکۆنۆمیشەوە باڵێ لە ڕووی ئابووریشەوە دەورێکی گرنگی هەیە، بەڵام لە ڕووی ئینسانیشەوە کشت و کاڵکردن ئەخلاقیە، کارێکی ئەخلاقیە ئینسانیە و نابێت دێمە بە ئارەزوی خۆمان هەستین تۆ بێنین یاخود گۆڕانکاری لە جیناتا بکەین، چونکە لەوانەیە کێشەیەکی وا دروست ببێت کەوا بە پێچەوانەی زەرەر بشکێتەوە بۆ لای ئێمە. فحسیان کردووە پێشتر، هیچ شەهادەیەکی هەیە وەکو دیکتۆر پیشانیە، ئەم شەهادەی باوەڕپێکراوەیە لە جیانە بێنی پیشانی سنوورەکانی بێ بڵێ ئەمە ئەم شەهادەیە 5 ساڵە بەکارهێنراوە ئەنجا گەشتوێت ئەم نەتیجەیە. ئەمانە هەمووی با بڵێن نەڕگەمە لە ڕووی زانستیەکەوە زانی من زۆر ناوێت بڕێنەوە F1 F2 F3، بەڵام ئەوەی کە ئەمانەیە پیشانی بە بۆمان بزانین ئەو توانێت کە دەستیانەکەی ئایا باوەڕپێکراوە یان نا. سڵاو بۆ دۆستان سڵاو بۆ دانیشتوان بەڕێزان، دیارە ئەو تۆوانی کە جوتیار ئەچێنێ نمونەیە لەسەر ئەوانە سلێمانی دوومان هەیە، هەولێر دوومان هەیە، ئەم تۆوانە لە کوردستانە بەڕێم هێنراون، بەرەمێکی باشیان هەیە، جوتیاری سیپادێکی باشی لەیەکا. نمونەی سا لە سیمامان هەیە، من پێڵم سیمای جوتیار وای پێڵێ نازانین ناعیلمەکە چییە. سیمامان هەیە، ئیتالیمان هەیە، فەڕەنسیمان هەیە، ئەم توخمە گەرمانە دیارە لەوە پێش لە ڕێی جوتیارە بەڕێزەکانەوە بەرەم هێنا و بەرەمێکی باشیان هەیە. ئێمە لەسەر ئەو تۆوانە ئیشەکەین، بەڵام گرفتی جوتیار زیاترە لەمانە لەسەر تۆ، ئێمە لەسەر تۆ پەکمان نەکەوتووە. تۆ جوتیار ئەیناسێتەوە، یعنی ساڵی ئەمنەی کەم بۆ نمونە بەرەمێکی کەمە ساڵێکی دووەم جوتیارەکەی دەراوسێم نایکا. کێشەی جوتیار زیاتر لەمە وەرگرتنەوەی
گەنم لە سایبان لە جوتیار جوتیاری وامانەیە 1000 تەن گەرمی هەیە 700 تەن گەرمی هەیە 600 تەن گەرمی هەیە لێ 90 تەن گەرمی لەوە لێگیرێت یعنی لێرە باقی ئەم گەرمە چی لێ بکات جوتیار باقی ئەم گەرمە کە لیزاوە چی لێ بکات لە بازارە بۆی ساغ نابێتەوەی ساغی ما حکومە لێمان وەرەگرێ بە سعرێکی باشە من لەگەڵ حکومەتە سعرێکی باشە بەڵام ئەو باقی گەرمە لە جوتیار ئەمێنێتەوە چی لێ بکات کێشەکەمان ئامانەیە یا بۆ نمونە ئامێر ئێمە ئامێرمانەیە ئامێری بەکارهێنانی کشت و کاڵی وەکو ئامێری هەڵکەندن ئامێری کێڵان ئامێری کوڵۆک کوتان ئامێری بۆ نمونە ئامێری دەڕاستە تایسە ئامێرێکمان نییە تا زنجیر بێ وەک دەڕاستەی ئیش بکات ئێمە بە هەزاران کەن لە با بڵێن لە بەحرە زەویمان گەرمان خەسار بوو ئاو تەڕەشوعێکی تیا هاتەوە دەڕاستە نەیتوانێت ئیشی تیا بکات ئەگەر ئامێرێکی با بڵێن غێری تایە لاستیک بێت تایەیەکی بوێ کە بتوانێت ئەو دەڕڵا کۆکاتەوە ئێمە ئیسفادەی لێ بکەین بەڵێ 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 دەست خۆش بێخوا ئەوش دەست خسەسەر هەندێک گرفت کە هەی ڕوبەڕویان بووە بەڕاستی بەس ئێمە پرسەی لێوەگەی ئایا خۆیان قەت تا ئێستا چوون بۆ داری زراعە بەڵێکو بەڵێستان جوتیاران مثلا بە 5-6 فەلاح یعنی هاوکاری بکرێن لەلای ئەوانەوە لەڕاستی دابین کرێ بۆ ناوچەیەک بۆ نمونە یاخود ئالەتێک دابین بکرێ بۆ ناوچەیەک و دوای بگەڕێنێتەوە بۆ داری کشت و کاڵەکە بەکاربێنێتەوە یعنی ئێوە قەت ئەو هەماهەنگیەتان نەبووە لەگەڵیانە من بۆ نمونە بۆکو خۆمەکو جوتیار داوای تابعەم کردووە لە بەڕێز کاک سعدی لە کاکستار نمونە لەسەرەوە من ئامێرێکی دیسکم ئێستا لایە و تابعیشم لەلایە کەینی زەرعای هەڵەبجەیە بەکارهێنم و تعمیرێکی شەکەم و دوایی بە کامی تەسلیمیانەکەم ئێستا هەردووکیان لەلام شەکەن یعنی پێویستمان بەشتی زیاترە بۆ کوڵکتان هەیە بە ئەفەرد کۆکەرەوە هەیە لە ناو زەویە بۆ نمونەی زەوی وایە چاڵێکی تایە ئەم چاڵە جوتیار پێی ناکرێت یعنی حەقا لە دایرە لە زەرعا ئەو ئامێرانە بێن لە ڕێگەی جوتیار دابتوانێت داوای بکە زەرعا بۆی دابین کە شۆفڵێکی بەرێکا کە بەسەرێکی گونجاو بە ئیشی بۆ ئیشەکەی تەواو بکە یا بۆ نمونە عەرزی لارمان هەیە من ئێستا بتوانم گەنم بچێنم بەسەر شاخی بەڵام بەس ناتوانم لەوێ هەنا بچێنم لەوێ کێشەی ڕنینۆم کۆکردنەوەیم هەیە ئامێری باش نییە ئەو ئامێرانەکان هەمووی هەمی جوتیارە هی فەلاحێکی داماوە هەیەی نێتی بەڕاستەیە کە ناتوانین بێخاتە عەرز لە لارەکانی عەرزی لارمان زۆر تا جوتیاری داما و تەنیا ئەوەی پێکرێ ڕائەی کە ڕێسا نمونەی ئێمە ساڵانی پێشوە حکومەت کوتی هاول وەزارەتی زراعی کوتی تەوزیعی کرد بە ملی جوتیارە ئێمە فەردەی کوتمانەکڕی بە 200,000 دینار یعنی سعری گونجاو بوو جوتیار مستەیتەر بوو ئیش و بەرهەمێکی باشی لێڵە کرد ئێستا فەردەیە کوت بە 75,000 دینار بۆ جوتیار یعنی جوتیار چۆن ئەمێ پێ ئەکرێت ئادەی وەرە ئێستا بۆ نمونە من 15 تەن گەرمە چێنم 15 تەن جوتیار زەرورە جوتیار بۆ بەرهەمهێنەرە ئەم خاکێمە زیاترە لەوەی کە خەڵ سەیرەکە خاکێکی بەقوت خاکێکی بەپی کەشوهەوای لە 80 دابینە بەڵام ئێمە هاوکاریمانە هاوکاری حکومیمانە هاوکاری زەراعیمان نییە یعنی حکومات حقا ئێستا من بۆ نمونە جۆک و جوتیار خاوەنی هەوەیەک بووم لە وەزارەتی کشت و کاڵا هەوێکەم ڕەسیدی بێت من داوا بکەم بەڵێم کاکە 20 تەن کوت نەڵێ بۆ تێگەی ئێستا فەردەیە کوت لە بازاڕە منەی فەردەیە کوتم کڕێ بە 75,000 یعنی ئەمە بۆ جوتیار زۆر گرانە زۆر قورسە کاگەی دوا وتەی من داوام لە وەزارەتی کشت و کاڵە ئەوەی کە کاتە جوتیارێک ئێمە مانوو زۆر ئەبین جوتیار لە بیدایەتی ساڵ مانووە هەتا کۆتایی بەرەم کاتێک بەرهەم کۆ ئەکەین و لوا زیاتر مانووە سابۆن من کاتێک گەرمەکەم تەسلیمی سایلۆ ئەەکەم با لە 24 ساعاتێ پڕ نەکە باش لە 24 ساعاتێ پڕ نەکە جوتیاری وا هەیە بۆ نمونە ئەو ڕۆژەی وەڵا کاکە پارەی گەنم تاخیرە بێت خاوەنی 100 تەن گەنمە 100,000 لوا بەکەمتر لە بازاڕێ فرۆشی ئەمە زەربەیە لەسەر جوتیار با پێدانی وەکو ئیسای ئەمە بۆ نمونە ساڵ گەنممان تەسلیم کرد لەو 24 ساعاتە پارەکەی داین دوایەوە کەوتە 2 مانگ 3 مانگ تاخیری پارەی جوتیار یعنی زۆرەوە بۆ جوتیار ئامێری پێچێنە کەلوپەری پێکرێت تراکتۆری پێگۆڕێ موادی پێکرێت سەمادی پێکرێت تاخیربوونی پارەی جوتیار زەربەی شکستی زۆر لە جوتیارە لەسەر سپاس بێخوا چه پرسیاری هەیە ئاراسی بەڕێزانی کات زۆر کاری کردووە بۆ جوتیاران یعنی ئەمە من سەردەمی من 45 ساڵم پێشتر بە تراکتۆرێک نەدەتوانی بە 2 شەو 2 ڕۆژ 6 دۆنم زەوی داچێنی ئەوەنە ئەرکی قورس بوو بەڵام ئێستا جیاوازترە لە ساڵانی ڕابردوو بەڵام تەنها گرفتەکە ئەوەیە کوالێتی باش بێتە وڵاتەوە لە وەکو سەمات وەکو ئەوەی کە من تەجروبەم کردبێ پار 1 دۆنم زەوی جوتیاران لێرە کە وەرد بوو
240 كيلو بوكاك جميل چنێک بوو پێوەردەگیرا یعنی دۆنمێک وەردی جوتیار کە یەشبێتەوە بۆ ساڵێکی کە لە سایلۆ 240 کیلۆ گەرمی پێوە دەکەن نەوەکانی خۆشیان بە هەمان ڕێژکەی باو باپیران ئەمڕۆن بۆ بەرەوبێشوونی کەرتی کوشت و کاڵ تەنها ئێمە خاڵە ئەوەی کە دیقاتم کردوێ زۆر تەرکیز لەسەر ئەو خاڵانە ئەکرا کە ئەمە ئیلە ئاخری بەڵام کۆمەڵێک سەبەبی شەیە ئێمە بەڕاشکاوی دەسەخێنە سەر یعنی ئێستا کەرتی کوشت و کاڵیش بووەتە موچەک وتی خەڵک لە کوردستانە یعنی ئێمە ئەزانین کۆمەڵە شت هەیە بەراورد لە کاتی کوشت و کاڵیش دەرچووە با حەقا یعنی جولێرانیش هەست بەوە بکات ئەتوانین بڵێن لە سەدا گرفتی نەوەری جوتیارەکان و گەنم یعنی بەرهەمی دانەوێڵە ئەمساڵ لە دۆنمێک وەرد 240 كيلوي من برسياركم 240 كيلو جفاف بشكل عام بالعراق وخصيصا هذا يتاثر سلبا على مناطق الوسط والجنوب بس احنا ما لازم مثلا ما ناخذ هذا الموضوع بنظر الاعتبار مستقبل العوامل المستقبل العام الجايه ان شاء الله بالمستقبل صير. ان شاء الله يبتعد عنا بس يعني لازم ناخذ الموضوع بجديه انه راح يتاثر علينا طبعا اريد اسال هذا السؤال وحضرتك بلكي يعني تقدم مشوره لجميع الفلاحين انه شلون يعالجون او يواجهون مشكله الجفاف. كان جميل دست بخور مثل قرفت مانية ل قلمو جو دزني شان كردني او برهمويا او بردس كوتيني او برهميكا تويا كان بلان جوتيار بقشتي لا مو هريمي كردستان او دنيام لا بارزغاي على بجرم قرفتايا وجويا خويا وتدس قدره خوا كريمو ان شاء الله باران باريم يجب بارانا كينو مانجا قد باران دوا بكري يتبي من توكدني قلمو جومان اكيد الدست ارادي وعاكن كاعتماد كان السرج بو يوي يستفيشي کارەساتەکە ناکەون دەست بە ڕەشکردن ناکەن مەسەلەن بۆ ئاودانی بەروبوومەکانتان یاوەکو چاندنی گەرم و جۆکانتان نەگەوەی کە مانگی وەرزی وایە مانگی یەکێوە تۆکەن یعنی لە کوردستان وای لە دوو مانگی ساڵی وا بوو مانگی یەک تۆتان کردووە بەروبوومەکەشتان وەکو پێویست نەبووە بۆ پێشی کارەساتەکە ناکەون تاوەکۆم پسپۆڕانە شاڵکاتان قوربان من ئێستا کابرایەکی ئامێری ڕەش بۆ ئامێرە پێشکەوتووە ئامێرێکی گەورەیە پارەیەکی زۆری ئەوێ بیرێکی تیوازی ئەوێ منیزان دەهات و شوێی دایرەیەکەم هێمانە موافقەتی بیرێکی تیوازی بۆ نەکراوە چجای ئەوستا لێدانی با بڵێن ئەکرا ئێستا بێت تۆ بڕووی دەرۆ دەراچەکەی هەموو ڕازی کرد هەموو جوتیارەکان ڕازی کرد زانیم جوتیارە ڕازیە تۆ بیرێک لێدەی لە زەویەکەدا ئەوە ئیشێکی قورسە ئەوە بە هەموو جوتیارێک ناکرێت ئەمجار جوتیار زەوی شارە زوو 10 دۆرمە 7 دۆرمە 6 دۆرمە 12 دۆرمە 3 دۆرمە کەمترین جوتیارمانەشێتە 20 دۆرم و 40 دۆرمە ئەو شت کێشەیە بۆ ئێمە یاڵا ئێمە ئیسایە وەکو جوتیار ئێمە ئامادەین با لە وەزارەتی کوشت و کاڵ و ئامێرانە بێتە دایرە و دایرە تەوزیعی کابلی جوتیارەکانە ئەوانە کە خاوەنی ناسنامە بەڵام ئێستا بۆ نمونە جوتیارەکەی ناسنامەیەکی ڕەسیدێکی لە حکوومەتە زەویەکەی زەمان بێت کاکە و ئامێرەی تەوزیعی کە بەملا بزانێت ئەو جوتیارە پێشەکەوێت یا پێش ناکەوێت ئێمە بە دڵنیایی پێشەکەوێت بەڵام ئەمەی کێشەکەمان ناوانێت نەتۆی بە دایری خۆمانەیەکشم کردووە چوومەتە حەقلەکان و تەفتیش حەقلیم کردووە ئەو کێشەیە کە لە سوونا هەیە مۆزوع ئەوەیە فلاحێک دەرمانەکە فلاحەکەی پاڵی ناکات دوو فلاحەکان فلاحێک لەولاوە ڕەسیویست ناکات ئەوە کێشەکە یعنی لە ماوەی 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژە هەندە سوونەکە ئەگەڕێتەوە بۆ حەقلەکەی من وەکو چارەسەرێک لەگەڵ کاکجەمیل ڕۆژێک دانیشتم ئەگەر بیری بێ باسی ئەومان کرد ئەگەر بکرێت هەر ناوچەیەک هەر لادەیەک بە یەکجار ئێستا ئامێری زۆر پێشکەوتوو هاتووە درۆن هاتووە ئەسڵ ناچێتەوە پێویست ناکات گەرمەکەشی سەقەت ببێت و خەسار بێت بە سون نییە هەمیشمان نەماوە ئەگەر بتوانین ئەمە بکەین ئەگەر بتوانین فەلاحەکان لەگەڵ ڕێزم بۆ هەر هەمویان بتوانین یەکدەنگ بن لەم ئیشە زۆر بە ئاسانی ئینشەڵڵا ئەتوانین چارەسەر بکەین بەس ئێمە کێشەمانەوەیە یەکەم حکوومەت دەعمیان ناکات لە یارمەتیدانەکە بڵێ مەسەلەن ئەو من ئامێرتانە دەمێن ئەم لادەیە ئەم ناوچەیە ئەمڕۆ دەرمانەکرێت ئەومان نییە دووەمیش فەلاحەکان یەک ناگرن ئەو مەسروفەی کە ئەیکەن بە یەکجار بیکەن هەم کەمتریان سەرفەکەوێن هەم دەرمانیش کەمتر سەرفەکەن هەم عیلاجیش بووە باید لەبەرەوە بووکن کە دەداڕن کرد بەس ئەوە بوو چارەسەرێک لە مێشکی من دائما ئەوە تومەتەوە ئەوە تەنها چارەسەرێکە بۆ هو طبعا انت دائما برامج التربيه ما مستصلح
برامج التربيه انت عندك امج، يعني عندك بالنسبه لبرامج التربيه انت دائما نطلع صنف جديد، عندك امج بالبدايه هدف انه هذا الصنف الجديد انت مستنبطه لهدف معين. بالنسبه لهذا الصنف اللي احنا طلعناه الوفاء حلبجة ان شاء الله اذا سجل، هذا هو يعني احنا قدمناه للمنطقه الديميه يعني للوشك بالنسبه للجفاف. فتعرفون انتم كل صنف مثلا اكو صنف الامج مالته هو مقاوم للامراض، يعني resistance to disease، يعني مقاوم بو نخوش، وكو مثلا مقاوم مثلا بو منافسه بو بجار، مثلا منافسه قويه للادغال. اكو صنف بو برهم للانتاج، اكو صنف مثلا خلينا نقول بو كواليتي ازان كواليتي شي بونان يعني الجور، يعني النوعيه مالته باشا بو نان يعني بو ارت، شكرا دكتور. يعني هذا المثل وانا حاضر اماشي. وصلت الفكره. لا عفوا.